پرسەی یەکێکە لە پاڵەوانەکانی تێنسی سەرمێس کە ماوەی بە نزیکەیی 10 ساڵە یاریزان بووە لە یانەی وەرشی پێشمەرگەی سلێمانی. شارۆژ سەلاح ئەو گەنجەی خەونی بوون بە پاڵەوان بوونی لە منداڵیەوە هەبووە، لە بێچۆشێرانەوە دەستی پێکردووە، سەرنجام گەیشتە ئاستی پێشکەوتوان و چەندین جار بۆتە پاڵەوانی نێو یاریگاداخراوەکانی تێنس. من ئازادم کردم خۆچی هەڵەبژێری هەڵی بژێرە ئیتر خۆی وەرشی هەڵبژار بە تایبەتی تێنسی سەرمێز هەر لە یەکەم جارەکە حەزی لە تێنس کرد. خۆم تێنسێکم بۆ کڕی لە ماڵەوە یاری پێ کرد. ئیتر ڕۆژانە لە یانەی پێشمەرگە دەستی کرد بە تەبریککردن. وردە وردە یانەی پێشمەرگە بۆیان دەرکەوت ئەمە توانایەکی باشی تایە، باڵایەکی باشی هەیە، هێزێکی باشی هەیە. ئیتر دەستبەرداری نەبوون. لە تەمەنی لە 2011 بوو بە ئەندامی یانەی پێشمەرگە لە تێنسی سەرمێز. هەتا پێرەی لەگەڵا بێ هەتا یا دەیما ئەندامێکی چالاک بوو لە چەندین یاری خولی تێنسی کوردستان، سلێمانی، عێراق یا یەکەم بووە یا دووەم بووە یا یەکێک بووە لە 5 پاڵەوانەکە یەکەم لەو تەمەنە مناڵێدا. دەچی وە تەمرین تەلەفۆنم بۆ بکە چاقاکەیت بوویم لە پاڵتا ناوەزم تا تەمرین تەواوەکەن. من سرم بەرزە بە شاڕۆژ لە یەکەم ڕۆژیشەوە پاڵ پشت بووم بۆی داکۆکاری سەرسەخت بووم بۆی کە هەر ئەبێ بگاتە پلەی پاڵەوانی، هەر ئەبوو بیگەێن بە پلەی پاڵەوانی کە بەردەوام هاتو چۆن بێکرد بەردەوام نەمێشتۆ لە هیچ پێداویستێکی یاریەکەی کەم ببێ لەبەرەوەی هیچ بیانوێکی نەبێ بۆ ئەوەی پاڵەوانێتی بەدەست نەیەنێ. ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بەتاڵ خەشی هات بێکەم تەرخەم بێ بۆ تەمرینەکانی نەمێشتو دومە من بەس پاڵەوانێتیم لە تۆ ئەوێ. بەڵام بە پارێزگاریکردن لە ڕەوشتە وەرزشیەکانیش زۆر سەربەرزم بێ شاناسی پێواکەم. گردنی ئازابێ لەو هەموو عیلاکی هاتو چۆیەکە پێم کرد چونکە بەرەمەکەیم خوارد. ئەم پاڵەوانە مانوێ حەسانمەوە. شارۆژی پاڵەوان لە کێبڕکی و ململانەی بەهێزەکاندا بەشدار بووە، چەندین ناو و نازناوی مەزنی بەدەستێناوە بۆ خۆی و یانەکەی. مخابن کارەساتێکی دڵتەزێن ڕێگر بوو لە خەونەکانی و لە شەوی 11 لەسەر 12 ئەم مانگە کۆچی دوایی کرد و کۆچەکەشی بووە کارەساتێکی ناخەژێن بۆ خانەوادەکەی. محەممەد حسەین گەلی کوردستان، سلێمانی.